وەکیمە پێشی نوکە ئاماژە پێدا پشتی ساڵە 2014 جرف السەخر بووە مەیدانە ململانەی و ناکۆکیان بووە ئەو جهێک و دەستی حکوومەتە عێراقی و هیچ هێزەکی ئەمنیادی نینە بگەهیتا جرف السەخر. جرف السەخر هاتیە کۆنکریتکردن و زیدەتری 150,000 خەلکێوێ هاتنە ئەوەرە و دەربەدەرکردن بووانە نینە بچنە ناوچەیەن خۆ بووە ناوچەیەکە تەمان ڤەقەتاندی ژێدەسەڵاتە حکوومەتە عێراقی و کەتیە دەستی میلیشێن سەر بە ئیرانێ. لێ جرف السەخر چت هێتەکردن چه هەیە بوچی ئەف زوڵمە لە خەلکێوێت هێتەکردن ئارمانجا گروپێن حەشدا شعبی بەهاتنە چەند هەیڤاب تایبەتی پشتی یا داعشێ و دیسا دەرێخستنا وێ ناوچەیە ژێ دەستێ چەکدارên داعشê ئۆکتۆبەرە ساڵە 2014 و حتان و کە بوچی چ نەهاتیەکردن کو ئەف ناوچە خەلکێوێ دیسا لێڤەگەڕیت ji hêjayê Saîb el-Eîsawî şerezayê siyasî ji Enbarê dipirsin. Hêjayê Saîb Curf Sexer çi têda heye çi hêtekirin dîwarên wê hatîne konkrîtkirin dewrûber nahêlin xelkê wê vegerît li wêrê çi çê dibît? سادة العزيز سڵاو لا جەناب و لە بینەرانی کوردستان 24 ئەوەی کە پەیوەستە بە جرف و سەخرەوە بابەتێکی زۆر قورس و معقەد و زۆر داخراوە چونکە پێم وایە بابەتێکی زیاتر سیاسیە وەک لەوەی بابەتێکی مرۆیی بێت بابەتێک نییە پەیوەندی بە ئاوارەکانەوە هەبێت بەڵکو بابەتێکی سیاسیە ئێمە وەکو چالاکوانانی مەدەنی لەگەڵ ئاوارەکان کارمان کردووە چوینەتە ئەنبار هەروەها چوینەتە هەرێمی کوردستان کە ئاوارەکانی ئەنباری لێ نیشتەجێ بووە بە تایبەتی ئەو ئاوارانەی کە ناسراون بە ئاوارەی بزێبز ئێمە هەمیشە بەردەوام بووین لە پەیوەندی لەگەڵ ئاوارەکانی جرف و سەخر بەڕاستی دۆخەکە زۆر قورسە هەروەها ئەم دۆسەیەکی بڵین زۆر قورسە ئێستا ئەم دۆسیە لە دەستی حکوومەتی فیدراڵیدایە پێم وایە بابەتەکە زیاتر بووە بە سیاسی سیاسیەکانی بابل و سیاسیەکانی ئەنبار و سیاسیەکانی بەغداد ئارێک بوو لە سەریان کە بڕیارێک بدەن بۆ گەڕانەوەی ئاوارەکانی جورف و سەخر بۆ ناوچەکانی خۆیان بەڵام تا ئێستا ئەم بڕیارە نەدراوە وا بۆ 10 ساڵ دەچێت هێشتا هەر ئەوارن ممنوعە قەدەغەیە بەگەڕیە جرف و سەخر بوچی ممنوعە بوچی قەدەغەیە پێشتر یاک و ڕژێمە بەعس لێ بوو نوکەژی حەشدە شعبی ئەو لاانێن سەر بە ئیرانێ بێت لێ قەدەغەیە کەس بکەویتێ و کەس بدەرکەوی ئەمە بەرچە خۆی پرسیارەکە ئەمەیە ئێمەش دەپرسید بۆچی نایڵن بگەڕێنەوە ئێمە ئەم پرسیارەمان ئاڕاستەی لایەنی پەیوەندیدار کردووە ئاڕاستەی وەزارەتی کۆچی و کۆچبەرانمان کردووە ئاڕاستەی حکوومەتی فیدراڵیمان کردووە ئاڕاستی جەنابی سەرۆکوەزیرانمان کردووە بۆچی ئەم خەڵکە ڕێگە نادرێت بگەڕێنەوە بە ماڵی خۆیان ئەم پرسیارە پێویستە حکوومەت وەڵامی داتەوە بەڵام وەڵامیان پێ نییە بەردەوامیش هاوڵاتیان ئەم پرسیارە دەکەن پرسیار ڕوبەڕووی ئێمەش دەکەنەوە تاکەی بەم شێوەی ئاوارە بووین تاکەی دۆخمان ئاوە بەردەوام بێت بەڵام حکوومەت تاوەکو ئێستا هیچ وەڵامێکی پێ نییە زۆرترین پرسیاریش ئەستر ئەم بابەتە کراوە بەڵام تا ئێستا وەڵامێکمان چک نەکەوتووە باشە بوچی ئەف ناوچەیە هەنێ جرف و سەخر ببیتە ناوچەیەکە تەمام ژە عێراقێ ڤەقەتاندی نەهێزین هەمنیên عێراقی نە حکوومەتە عێراقی حتا دوماهیە وەزارەتە کوچ و کوژبەرên عێراقی نەشیە بەرسەڤە کوردستان 24 جی بدەتن دەرهەقی ئاوارەیان و کەتیە بتەمامی کەتیە ژێر دەست هەڵاتە گروپên میلیشên حەشدا شعبیên سەر بە ئیرانێ ڤە li wêrê çi têtekirin ya pirsiyar ev ye بوچی ممنوعە بوچی قەدەغەیە هێزên ئەمنیên عێراقی بچنە wêrê والله سادة العزيز يعني انت الحشد او القوات حشد الشعبي ياخذ هێزە ئەمنیەکان ياخذ سوپای عراق ئەمە پرسێکە کە ئێمە دەستوەردانیتیان ناکەین کە من کۆمنتی لەسەر نادەم ئەم پرسە نازانم بۆچی ڕێگری لە گەڕانووی خەڵک دەکەن نازانم حەشی شعبی چی دەکات لەوێت چونکە وەکو سەرەتا پێشت کەوتم وتم پرۆسەکە زۆر قورسە ئێستا پێم وایە کە حکوومەتی فیدراڵی دەزانێت بۆچی ناهێڵن ئەو خەڵکە بگەڕێنەوە بەڵام ئاشکرای ناکات ڕۆیساتیش هەمان دۆخیە واتە بزێبز و ڕۆیسات کە هەردووکیان سەر بە پارێزگان بار هەمان دۆخیانەیە
قالك برسيار هنا در حق جرف الصخر هجاي صائب جبلی وکی کوبویا نافچه که تمام چکداری و سربازیات تایبتا کو کس نزانید لوی داره چه چید بیتن پرسیار اویا اگر تو نزانی از نزانم حکومت نزانیتن کید زانیتن بوچی اف خلکی هنه باجا گرانا وجود آوان گروپین میلیشاویین سر به ایران بدن لسر آخا عراقی و آخوان بچک و دار زور جوار گرن و قدغه بیت نهیلن او وگرن کیده برسوابه پرسیاره داد کیده هیلیتن افواره بو خلکی وان وگریت بکرتی بله باشە دیارە وێنە خراپە دەنگژی تەمام ئەوەی کە پێوەستە بە ئاوارەکانی جورف و سەخرەوە من وەکو چالاکوانێک وەکو ڕێکخراوی کۆمەڵی مەدەنیش چوین سەردانمان کردوون ئێمە تەنانەت ڕێگە پێدانیشیان وەرگیراوە تەنانەت ڕێگەی ئەوەیشیان پێدراوە کە بگەڕێنەوە تەنانەت سەرۆکۆزیران خۆشی واژۆی ئەوەی کردووە کە ئەم خەڵکە بگەڕێنەوە بناوچەکانی خوان و خێوەتگەکان دابخرن بەڵام کەسانێکن یاخۆت بەڵام دەستانێک هەن کە ڕێگری لە گەڕانەوەی دانیشتوانی جورف و سەخر دەکەن ئێمەش نازانین سەبەبەکە چییە ئێمە 10 ساڵە ئەم پرسیارە دەکەین و کەسیش نازانەوە کارەکەی چییە خەڵکیش لە ئێمە دەپرسن و ئێمەش هیچ وەڵامێکمان بۆ ئەو خەڵکە پێ نییە کە لە ڕۆیسات و بزێبەز ئاوارە بوون ئەوەی کە پێوەستە بە ئێمەوە تەنها ئەوە بووە هاوکاریمان کردوون و هیوامان خواستووە ڕۆژێک ئەم کەمپەیش وەکو کەمپەکانی دیکە دابخرێن و خەڵکەکەش بگەڕێنەوە بله ناوچەیەکە سونانشین تەمام بووە شیعانشین و کەتیە دەستێ گروپین چەکدارێن سەر بە حەشدا شعبی و تەمامی لەژێر تأثير إيران أنكو نافچك دست ودس حالات حكومة عراقي وهزين أمنين عراقي دانمايا جرف الصخر هجاي صائب العيساوي شرازي سياسي جان بارس باس